تماشاوان هێژا ئەف دەمێ هەوە باش هەز برای هەوە نەزیر کادانی جارێک دێن هاتینە ئەف دیدارەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەلەکێکا دیتر بەرنامێ بە کوردی. ئەف جارە دێ بەحەس بابەتێکێ هەری گرنگکەین ئەو ژی بابەتێ خۆپارێزی لە پەشیمانی و حەسرەت. چونکو ئەف قۆناغا نەها ئەم وەکو ملەتی کورد تێدا دەرباز دەبین قۆناغا پاراستنا بەرژەوەندیên نەتەوەییە. لەوڕا پێتڤیە هەموو ئالیên سیاسی لە پێناوێ ئێک ئارمانج متمانا di navbera xwe da bi hêztir bikin û erkan dabeş bikin û bi hefra kar bikin wek êk tîm. Da ku li hîç pêngavekê peşîman nebîn û xem û hesretan jî nexwîn bû encam nedana hindek hengavên giring û pêtivî ku bihêne encamdan. Lewra me jî ferzanî nava bernamê bi Kurdî da. Ev care tîşka xwe pêxîne ser evê mijarê û hin pirsyarên giring arasteyî cenabê mamostayî bikeyn û bizanîn آیا چمکê حسرت û peşîmanî çi digehînîtin wekû zaraf û dîsant nava Qur'ana pîrûz da çawa bihes li evî çemkê hesret hatiye kirin û her wesa bizanîn arifên Kurd çawa bihes il vê mijarê kiriye. Ev pirsyara û çendîn pirsyaran dîtir dê hene urjandin gel cenabê mamostay. Mamosta zor bixêr bî. Selamet bî. Mamostay birêz weke me amaje jî pê da ke em qonaxekê da têt parîn ke giring e behsa van babetana bihête kirin. Me divêtin em bizanîn wextê behsa xweparêzî li peşîmanî û hesretê dikin renge ve dû çemik bin pêwîstî pironkirinê ziyadtir bîtin. Belê benavê xwe bexşindeyî mihreban. Mirov hemîşa li nêwan em du halete de de jî. Haleteke peşîmanî ye haletekîş hesret e. Li ڕوانگەی قورئانەوە گە تەماشای ئەم دوو زاراوەیە بکەین لێ بکۆڵینەوە بۆمان دەرەکەوێ زاراوەی پەشیمانی لە قورئاندا بە مانای یا بە وشەی نەدەم هاتووە. کەسێکیش کە پەشیمانە نادیمە ئەوانەی کە پەشیمانن پێیان دەوترێن نادیمون نادیمین. بەڵام هەمان کاتدا لە قورئاندا وشەی حەسرەتیش هاتووە کە حەسرەتیش بریتیە لە کارێک کە دەبوایە بیکەی نەتکردووە. کەواتە قورئان بە زاراوەی نەدەم و حەسرەت چی کردووە؟ هاتووە جیاوازیەکی فێر کردوون لە نێوان پەشیمانی و حەسرەت. پەشیمانی بەوە دەگوترێ کارێک کردوتە بەڵام پەشیمانی دەبوایە نەیکەی کارێک کردوتە ئێستا بۆ دەردەکەوێت دەبوایە ئەو کارت نەکردایە بۆیە پەشیمانی. حەسرەت کارێکە دەبوایە بتکردایە ئێستا دەڵێ نەمکرد خۆزگە بم کردایە. کەواتە لە شتی خراپە ئینسان کارێکی خراپ ئەنجامەدا پەشیمان دەبێت و دەڵێ خۆزگە نەمکردایە. کارێکی باشیش ڕووی تێکردووی دەبێ بیکەی نەتکردووە. ئێستا حەسرەت دەخۆی بۆ ئەو کارە باشە خۆزگە بتکردایە. لەبەر ئەوەیە دەبینی مەسەلەن یەکێک لە کوڕەکانی ئادەم کە برای خۆی دەکوژێ فطوعت له نفسه قتل أخيه فقتله فأصبح من النادمين. بۆچی پەشیمانە؟ چونکە ئەو کاری دەبوایە نەکردایە. یا بە مانایەکی تر خوددا لە قورئان دەفەرمێ ينقلب إليك البصر خاسئا وهو حسير. حسير و حسرت و حسير يعني لە قورئاندا منقطع يعني دابڕاو. يعني ئەمە لەوە دێ دەڵێ ڕۆژی قیامەت مرۆڤەکان لە نێوان چین زیاتر حەسرەت بۆ زۆر کاری باش هەبوو دەبوایە بیان کردایە نەیان کرد. پەشیمانیشن زۆر کاری خراپ هەبوو کردیان دەبوایە نەیان کردایە. بۆیە خوددا دەفەرموێ لە قیامەتدا ئێستاش ئێمەگە جۆمان لە مردووەکان ببوایە هەموو دەڵێن وەکو قورئان باسی دەکا یا لەیتەنی قەدەمت لحەیاتی خۆزگە شتێکم پێشکەش کردایە و شتێکی باشم بکردایە بۆ ئەم قیامەتەی خۆم. یان دەڵێن فقالوا یا لەیتەنا نوڕەد خۆزگە جارێکی تر بگەڕێنەوە ئەو دنیاە. یان دەڵێن لەو ئەنە لی کەڕەتەن یەک جاری تر بگەڕێمەوە دنیا فەئەکوونە من المحسنین ئەمجا چاکە و چاکەکاریم دەکرد. یان لەگەڵ کەسێکی خراپە هاوڕێیەکی خراپی هەبووە و ژیانی لێ تێکدا و تووشی گومڕایی کردووە لەیتەنی لەم ئەتەخیذ فولانن خەلیلا خۆزگە فلانە کەسم نەدەکرد بە هاوڕێ. ئەم ئاەتانە پێمان دەڵێ ئێمە لە نێوان پەشیمانی و حەسرەت داین بۆ ئەوەی توش نەبین دەبێت کاری خراپ نەکەین تا پەشیمان نەبین کاری باشیش لەدەست نەدەین بۆ ئەوەی تووشی حەسرەت نەبین. بەڵێ بەمسەف چەمکی جەنابێت تامۆژە پێدای زۆر وردن ئەگەر مرۆڤ دروستەهی هزر تێدا بکەتن ڕاستیژی ئەوە جەنابێتە گوتی وەسە دەرچیتن بەست هەمان دەمدا گەرم بزانیت ناوە قورئانە پیرۆزدا چاوە ڕێک بەحسا چەمکی حەسرەت هاتیەکردن بچ دەستەوەژە هاتیە ڕاستە بەوە هاتووکە خودای گەورە ناوێک لە ناوەکانی ڕۆژی قیامەتی ناوە یەوم الحەسرە. ئێمە یەوم الدینمان هەیە چۆن دەڵێ یۆم القیامەمان هەیە یۆم التەغابونمان هەیە زۆرمان هەیە. یەکێک لە ناوەکانی ڕۆژی دوایی چییە؟ بریتیە لە یەوم الحەسرە
بۆچی حەسرەتە مرۆڤەکان دەگەنە ڕاستی و ڕاستیەکان دەبینن زۆر کار هەبوو لە ئیمان و باوەڕهێنان بە خودا و کاری چاک و جێبەجێکردنی پەیامی پێغەمبەران دەبواە بیان کردایە ئێنەیان کردووە گەڕانەوەش نییە ئەمە حەسرەتە بۆیە خوددا ناوی ڕۆژی قیامەتی ناوناوە بە وەئەنذیرهم بە پێغەمبەران دەفەرموێ چی بەو خەڵکە بڵێ چۆن وریایان کەرەوە وەئەنذیرهم یەومە الحەسرەتی ڕۆژی حەسرەتیان وەبیر بێنەوە بۆچی ڕۆژی حەسرەتیان بەبیر بێنەوە لەوێ وەهم لا یؤمنون کە بڕوایان نەهێنا لە دنیادا ئێستا قیامەتە لە نێو قیامەتدا دەژین و بڕواشیان نەهێنا کە وەئەنذیرهم یەومە الحەسرەتی ئیذ قوضیە الئەمڕ کار لە کار ترازە کار تەواو بوو وەئەنذیرهم یەومە الحەسرەتی ئیذ قوضیە الئەمڕ کار لە کار ترازا و تەواو بوو مردن هات وەهم لا یؤمنون ئیمانیشیان نەهێناوە بەم بێ باوەڕی و بەم بێ ئیمانیە هاتوونەتەوە کەواتە ئەمە خۆی لە خۆیدا چه حەسرەتێکە کە تۆ ناتوانی بگەڕیتەوە یا خوددا دەفەرمێ پێغەمبەرێک یەک و دوان و سیان و چوار بۆ شوێنێک دەنێرێ بۆ ئەوەی ڕێگەیان پێ نیشاندا و بەرەو بەهەشت بێن کەچی بە قسەی ناکەن بۆیە خوددا دەفەرمێ یا حەسرەتەن عەلە العیباد حەسرەت بۆ ئەم مرۆڤانە ما یەتیه من ڕەسوول ئیلا کانوا به یەستەهزیئون پێغەمبەریان بۆ دێ و گاڵتەی پێ دەکەن ئەمە بەڕاستی جێگەی حەسرەتە یان خەڵک لە قیامەتدا دەڵێ فەقالوا یا حەسرەتەنا حەسرەت بۆ ئێمە عەلا ما فەڕەتنا فیها زۆر شت هەبوو لە دەستمان چوو مامۆستا وەرز ئێستا کەسێک هەیە ڕەنگەی جا چ وەختت بێژم کەس چ ئالیەکی سیاسی بیت یان سەر ئاستێ تاکی بیتن بێژیتن ئەو تشتێ من کردی من پلان و قەناعەتیا کردی بەڵام هەڵە دەرچوو ما ئەوێ بووچی دێ حەسرەتی سەرخازیتن هەل لەبەر ئەوەی مرۆڤ بەرپرسیارە یعنی ئەو کارێک کە کردوێتی بە هەڵەش دەرچوو بێ تۆ ئەگەر بە هەڵەش مرۆڤێکی کوشت هەر جێگەی پەشیمانیە کەواتە هەڵەکە چێ دەیکا هەر ئەو کەسە خۆی دەیکا وانە لەبەر ئەوە هەر لە هەمان کادا هەر جێگەی حەسرەتە بەڕاستی بچینە جیهانە عارفێن کوورد مامۆستا خودداناسێن کورد مەرگەلێک هەنە ڕاست مدویا بزانین کیشوان بەحث چەمکێ حەسرەتی کردی بڕوانە بۆ نمونە بڵین هەم زۆربیان باسییان کردو بەلای کەمەوە نالی بەلاخدری نالی دەڵێ بە حەسرەت عمری من یەکبارە فەوتە مەگەر عمرێ دووبارەم پێ عەتاکەی یعنی ئەمە هەمومان ڕەنگەوامان لێ هات بێ لە سەرەمەرگا ئەم قسەی کە نالی دەیکا وەکو عارفێکی کورد ئەمەیە کە دەڵێ خوددایە من یەکبارە و دووبارە یعنی دووبارە وێ جارێکی تر یەکبارە شار ئەو یەکەیە یعنی ئەم عمرە کە یەک جارە و بە ئێمە دراوە دەفەرمێ خوددایە بە حەسرەت عمری من یەکبارە فەوتە ئەم عمرەی پێدام حەسرەتە بۆ چونکە هیچم تیا نەکردووە ئەو لە چاکەی خۆیەتی وا دەڵێ بەڵام چی بکەین دەڵێم مەگەر عمرێ دووبارەم پێ عەتاکەی باشە عمری دووبارە بە کەس عەتا ئەکرێ ئێ ناکرێت کەواتە بەڕاستی جێگەی حەسرەتە مەسەلەن حەسرەت چۆن پەشیمانی با بڵین پەشیمانی حەمدی بەجی صاحب قەران باسی پەشیمانی دەکا وێنەی دەکا بۆ ئەوەی وێنەکەی ببینی وێنەی پەشیمانی چۆنە ئەبێت چۆن دەڵێ بە شێوازێکی بەرجەستەکرا و وێنەی بکە دەڵێ پەشیمانی ئەگەر شاخی لە ئینسان دەردەکرد بێشک پەشیمانی فەڕە ئەڵێ وا دابنین چۆن تۆ بەرانێکت هەیە گایەکت هەیە دوو شاخی گەورەی هەیە ئەڵێ بەڵام با وا دابنین پەشیمانی چۆن بزانین ئەو بەڕێزە پەشیمانە ئەمە ناساین لە دڵی خۆیەتی بەس خۆزگە علامەتێکی هەبوایە جاڵێ ئەو علامەتە باوا بڵین وایە ئەڵێ پەشیمانی ئەگەر شاخی لە ئینسان دەردەکرد بێشک لە گەردوون تون دەبوو شاخم بەدڵ هێندە کە پەشیمانم بەدڵ هێندە پەشیمانم یعنی چی دەڵێ ئەگەر پەشیمانی شاخی لە ئینسان دەرکردایە ئەوە من دەڵێ نەک شاخی وەکو گایەک و بەرانێک لە گەردوون تون دەبوو شاخم یعنی ئەو گەردونە ئەو گۆی زەویە هەر هەمووی دەڵێ شاخی من ئاوا دەردەچوو گۆی زەوی تون دەبوو لێ و بەدڵ هێندە کە پەشیمانم کەواتە ئەمە تەسویرێکە ئەمە وێناکردنیە کە پێمان دەڵێ بۆیە ئێمە کە لە دنیا دەژین مەحوی عارفی کورد دەڵێ برا فکری چرە برا فکری چرا کبریتی فرسەت تا لە دەستدایە شەوی یەڵدا لە پێشە ڕۆژی عمرت وەختە ئاوا بێ ینی ئێستاکە ئەی برا ئەی ئینسان تۆ چی بکە فکری چرا بکەرەوە بۆچی فکری چرا بکەرەوە چونکە ئێستا کبریت وەکوڵە چرخەکە لە دەستە چراکە هەیە چرخێکشت پێیە هەتا چرخەکە لە دەستدایە و کبریتی فرسەت ئەم چرخە وەکو فرسەتێکە بەدەستەوەی زوو ئەم چرایی پێداگرسێنە بۆ شەوی یەڵدا درێژترین شەوی زستانە ئەو شەوە تاریکە لە پێشە ڕۆژی عمرت وەختە ئاوا بێ
کەواتەمانە هەمووی بەڕاستیهانی ئێمە دەدەن بۆ ئەوەی لە پەشیمانی و لە حەسرەت خۆمان بپارێزی. مامۆستاگەر تەماشای هەر مژارێکی بکەین وەختی ڕید دەتەن حتمما هەندێک سەدەم و فاکتەر هەنە. سەدەم و فاکتەرین هەبوونە حەسرەتی چ تشتە ژیانە مرۆڤیدا. خدا ئەوەشی بۆمان دیاری کردووە. ئەفەرمێ وەرتەبتم وغەڕەتکم الأمانی. لە قورئاندا خدا دەفەرمێ وەرتەبتم ئێوە دوو دڵ بوون. ئیرتیاب گومانتان هەبوو، شەکتان هەبوو، ئەو گومان و هینە وای لێکردن هەنگاوێک نەهاوێن بەرەو کارێکی باش لە کارێکی خراپیش دوور نەکەوتنەوە. وغەڕەتکم الأمانی بە هیوای ئەوە بە هیوای ئەوە بە ئومێدی ئەوە بە ئومێدی ئەوەی مەمەکەر هەموو سەری ساڵەکان و بۆنەکەن هەر ناڵێن بە هیوای ئەوەی ئەم ساڵمان لە بە هیوایە. ئەمە ئەمە ڕاستەقینە نییە. ئەگەر هیوای ڕاستەقینە هەبێ دەبێ ئیشی بۆ بکەین و کاری بۆ بکەین. کەواتە خدا دەفەرمێ وەرتەبتم وغەڕەتکم الأمانی. گومان کات بەفی ڕۆدان دوو دڵی ئەمە بکەم یا ئەوە نەکەم ئەمە بکەم یا ئەوە نەکەم کاتە ڕوە. اینجا بە هیوای چی و بە هیوای چی و بە هیوای چی و بە ئومێد و بە ئومێد ئەو کاتە هیچیشی نایەتە دی. خدا ڕێگەکەشمان بۆ دۆزێت و دەفەرمێ یوساریعون فی الخەیڕات وهم لها سابقون. ئێمە دەبێ سیباق بکەین. یوساریعونە یعنی دەبێ خێرابین لە کاری باشە. بۆ کاری باش دەبێت سیباق بکەین. ئەم لایەنە ئەو لایەنە ئەوی تر ئێمەی کورد هەمومان دەبێت لە کاری خێردا مسارعە بکەین. بزین چێ پێشی چی ئەداتەوە چێ لەوی تر پێشتر دەکەوێت. بۆیە پێغەمبەر فەرمووی درودی خوای لەسەر لە فەرموودا دەفەرموێ ئغتەنیم خەمسەن قبل خەمس. پێنج شت بەدەست بێنە پێش ئەوی تر پێنجەکەی تر وەکو مەسەلەن حیاتوکە قبل مەوتیکە تا لە ژیاندای پێشی مردن سوودی لێوەربگرە. وانە کەواتە ئەمانە هەمووی پێمان دەڵێ یا فەرمێ بادیر و بالئەعمالی سەبعە حەوت گرفت لە ڕێگەتانە ئێوە مبادرە بکەن دەست پێشخەری بکەن ئەم کارە بکەن. چونکە بەڕاستی ئێمە زەمان نییە ئەگەر هەروە کات بە فیڕۆ بدەین بڵێن دنیا چاکە بێت چاک نابێ. مامۆستا بێت گەینتن کە هیوات شتێکی ناپەسەندە ئەگەر بێت و عەمەلی لەگەڵ نەبێ. ئەگەر بێت و عەمەلی لەگەڵ نەبێ ئەو هیوایە ئەبێتە هیوایەکی چۆن بێسوود. وانە بە هیوام ئەوە تۆ مامۆستای قوتابیەکانت هەمواڵێن بە هیوای ئەوین مامۆستایمە ناجح بین. ئومێدمان هەیە دەرچین ئەی نەخوێن کافینی ئەبێ بخوێنی. جا لەبەرەوە کات لە بەردەممان کراوە نییە بە تایبەت ئێمەی کورد. سا بزانت نمونەیەکتر بۆ بێنم تۆ کاغەزێک لەبەر دەستە قەڵەمێکیش لەبەر دەستە ئەڵێن وەسیەتی خۆت بنووسە چەند کاتەکەت کەمە. لەو کاتەیە تۆ ئەتەوە شت بنووسی دوسێ شت نووسی و شتت زۆر ماوەچی ڕوویدا نوکی قەڵەمەکەت شکە چه حەسرەتێکە. يعني أما آخر فرصة آخر قلم وآخر كاغزة وانيا بويا حاجي قادري كوي بإما دلي يعني ليه كم قصيدة نيو ديوانا كيدا باسي حالي إما دكا دلي آقداري أو كاتب دلي قال يقسم نصيحة ما نكا بالله ما ليش مابو قال يقسم لدلابو قال يقسم لدلابو حكاية زوري مابو كتشي لبختي كتشم دا خامن نوشي ليرشكا أتو اشتاق سيكتي بيكي بو قالكت خامكا قلم نوكيشكا کەواتە دنیاش وایە ئەو دقی بەردی ئەجەل دێ لە شوشەی عمرەدا ئیتر ئینسان تەواوە بێ قسەی زۆری پێماوە بەڵام ناتوانێت بیکە لەبەرەوە ئاگادار بین باش. مامۆستا ئەم باوی گریمانەی دانی ئەگەر کەسێک تووشی حەسرەتی بوو ئازارین حەسرەتی چاوەکێن بکەتن سەرخۆ بە ئیمان بە باوەڕ بۆچی چونکە و گوتمان هەتا قیامەت نەهات بێ ئێمە هێشتا لە چۆن دەڵێن لە ئەمان داین بۆ دەتوانین خۆمان چاکەینەوە. حەسرەتی گەورە ڕۆژی قیامەتە کە ئینسان ناتوانێت بگەڕێتەوە. بەڵام لێرە لە کارێک پەشیمانین دەتوانین داوای گەردنازایی لە تۆ بکەم و هەڵەکانم ڕاستکەمەوە و تەواو چاچیکەمەوە. کارێکیش باش هەبوو کە نەم کردو لە دەستم چوو ئێستا دەتوانم کارێکی باش و باشتر بکەم. لەبەرەوە ئیمان خدا دەفەرمێ لا تەحزەن پەشیمانی غێر حوزنی لە دوایە خەمی لە دوایە لا تەحزەن ئین الله معنا. ئەوە کە هەست بکەین هێشتا خدا دەستی لێبەر نەداوین. ئەو کاتەی مرۆڤ هەستی ئەوەی هەبێ کە خوددا دەستی لێبەر نەداوە هیچ کاتێک ناومێت نابێ. وەهوە معکم ئەینەما کنتم خوددا لەگەڵ ئێوەیە لە هەر شوێنێک بن. ئەمانە بەڕاستی ئومێدی زۆر گەورە بە ئینسان دەدا. ئین الله مع الصابرین ئەمە ئێمە ئارام دەگرین. ئین الله مع المحسنین خوددا لەگەڵ چاکەکارانە. ئین الله مع المتقین خوددا لەگەڵ کەسانێک کە خۆ دەپارێزن لە گوناه. خوددا بە موسا و بە براکەی دەڵێ ئینەنی معکما ئەسمع وئەرە. ئەی موسا ئەی هاڕون ئێوە مەترسن ئینەنی معکومە من لەگەڵ ئێوەم ئەسمع وئەرە جۆشم لێیە و دەشبینم. کەواتە ئێمە بەڕاستی ئەوە مامۆستای بەڕێز ئەگەر تەماشەی زۆربەی یادەوەریین کەساتیین کورد بکەین بەحسا حەسرەت و پەشیمانیە تێتەکردن و خوزگەم ئەوە نەکردوە ئەوە نەکردوە
بوچی ملتی کورد تووشی وی حەسرەتێت بیتن ڕاستە لە کوردەواریە پەشیمانی هەیە و حەسرەتیش هەیە بەڵام پەندی کوردی کە فۆرکلۆری ئێمەیە و چۆن دەڵێ یادگەی کوردەواریە بەگشتی لە کوردەواریە لە پەندی کوردیە هاتووە دەڵێ کردە پەشیمان بە نەک نەکردە پەشیمان یعنی خۆ هەندێک کار هەیە زەرری وا گەورەی نییە کارێک هەیە دەیکەی لی پەشیمان دەبیتەوە بۆ دەرکەوت بەلای کەمەوە ئەم کارە فێ فێرەبی هەڵەیە بەس هەندێک فرسەتی زۆر گەورە هەیە پێی دەڵێن نەکردە پەشیمان کورد دەڵێن نەکردە پەشیمان مەبە هەندێک فرسەتی گەورە بۆ من دێ بۆ تۆ دێ بۆ ئەم گەلە دێ بۆ ئەم نەتەوەیە دێ لە ساتە وەختێکدا کاتێک کە ئێمە کۆکنین تەبانین لەگەڵ یەکتردا لە دەستی دەدەین ئەمە تووشی گرفتی زۆر گەورەمان دەکەن جا لەبەرەوە ینی ئێمە دەبێت زۆر وریابین خەڵک چۆن دەمان ناسێ یعنی بەداخەوەم کەم هەرچەند مێژوو دەخوێنینەوە هەرچەند یاداشنامەی گەورە پیاوان و ژنان دەخوێنینەوە لە ڕابردوودا بیانیەکان دەخوێنینەوە هەمومان باسی ئەم ناکۆچیمان بۆ دەکەن کە حەسرەتی کورد پەشیمانی کورد حەسرەتی کورد زیاترە لە پەشیمانی کورد یعنی ئەو کارانی کە دەبواە بیکا و نەیکردووە زیاترە ئەستا نمونەیەکت پێ بڵێم دوو بەرگی کتێبێک مسبێڵ ئەمە باسی سایکسپیکۆمان کرد جارێک لە ئەڵلقی ڕابردووەکانە ئەو سایکسپیکۆ جێبەجێکردنەکەی ئەو ئافرەتە بوو کە ناوی خاتو بێڵ بوو مسبێڵ ئەم مسبێڵە هەتا لە بەغداش وەفاتی کرد و هەر لەوێش نێژراوە ئەمە هەموو ڕۆژە نامە بۆ باوکی دەنووسێ دەڵێ بابە ئەمڕۆوامان کرد مەلیک فەیسەڵمان هێنا ئەمڕۆوامان کرد ئەمڕۆ لەگەڵ عەرەب دانیشتم ئەمڕۆ لە بەغدا ئەمڕۆ لە سلێمانی بووم ئەمڕۆ لە کەرکووک بووم ئەمڕۆ لەگەڵ هەولێر لەگەڵ هۆزەکان لەگەڵ چێ قسەم کرد وسمان عێراق دروستکەین وسمان وا بکەین هەموو ئەمە لە دوو بەرگی کتێبە نامەکانی مسبێڵە بۆ باوکی خۆی نووسیوەتەوە ئەگەیتە ڕۆژ بە ڕۆژ نووسیوێتەوە وەڵا گەیشتمە ڕۆژی 18 ئەیلولی 1921 پێشی 105 ساڵ لەمەوە پێشەکە وەبزان 1921 وانە 18 ئەیلولی 1920 لەوێ دانووسیوەتی ئەڵێ هەوڵە دەم لەگەڵ کوردەکانە بۆ ئەم کاروبارانی کە دەیکەم بەڵام دەڵێ هەرگیز دوو کورد لە پراکتیکدا لەسەر شتێک ڕێک ناکەون لە پراکتیک من و تۆ لە قسەیان ڕێکەکەوین ئەڵێن پێویستە تەبابین پێویستە وا بکەین بەڵام ئەو مسبێڵ پێشی 105 ساڵ ئاوا دەڵێ ئەمە گرفتە بەڕاستی جا بۆی ئێمە زۆر گرنگە کاری چاک لە دەست نەدەین بە قسەی چۆن دەڵێ نەیار نەکەین کوردستان هەر کوردستانە نیشتیمان هەر نیشتیمانە زۆر گرنگە لە خەمی ئەوەدا بین فرسەتی زۆرمان لە پێشە و ئێستش فرسەتمان لە پێشە ئەبێت تووشی حەسرەت نەبین خوانەکە ڕۆژە لە ڕۆژ ڕاستە مامۆستا ئەم بڵاتنێ بەحسا ڕابردووی نەکەین کات مێژوێدا کووردا چکردیە و چەند حەسرەت و پەشیمانی هەبووە ئەم بەحسا ڤێگافکێژی بکەین ئەرێ ئەو چ تشتە ئەڤڕوەگەر ئەم نەکەین سبەهی ڕەنگە حەسرەتە بۆ بخوازی وەڵی من لە ڕووی کوردستانەوە ئەوەی کە لە دڵی خۆمایە ئێستا قسە بکەم یەکەم شت ئەوەیە کە بەڕاستی ئەم سەردەمە سەردەمی هێزە سەردەمی هێزە یعنی حتا چۆن حاجی قادری کۆی لە دیوانەکەیدا دەڵێ سەلاحی ئێوە سەلاحی ئێوە سیلاحە یعنی ئێوە هێزتان پێویستە ئەم هێزە سەردەمەکە بەتایبەت ئەو کاتیش وایوت پێشی 100 ساڵ بەڵام ئێستا هەروایە ئەوە تا تۆ نێردەی ترامپ و ئەوانش دەبینی دەڵێ ئێمە لەگەڵ گەلێکمان خۆش دەوێت نەتەوەیەکمان خۆش دەوێت کە خۆ ڕاگربی و خۆی ڕاگررت بێت و پێویستی زۆر بە ئێمە نەبێت ئێمە تااقەتمان نییە خەڵک بەخێوکەین و ئەوانەکەواتەمە بەڕاستی پێویستیمان بەهێز ئەمە چیمان پێ دەڵێ ئەوەی لە دڵی منە یەخستنەوەی تەواوەتی هێزی پێشمەرگە لە پێشی هەموو شتێک لەم سەردەما کە دەوروبەرەکەمان باسی چەک و باسی چەککردن و باسی نازانم چی و باسی چیەکەن گوناحە ئەو گروپ و میلیشیا و شتانی کە باسی دەکەن ئێمە ئەو باسە نزیکی پێشمەرگە بکەینەوە لەبەرەوە پێویستە بەری ئەوەی کە خەڵک قسەمان بۆیە بەری ئەوەی کە خەڵک وەکو گرتنی چۆن دەڵێ لێدانی دڵمان فەحس بکەن بزانن ئەم قسەی ئێمە ئەگرێتەوە یان ناگرێتەوە ئێمە دەبێت خۆمان وریابین پێشمەرگە هەموو شتێکی ئێمە ئاماژانە دەبیت تێبگەین پێشمەرگە هەموو شتی ئەمەیە دووەمیان ئەوەیە ئێمە هەر 4 ساڵ جارێ ئینتیخاب بکەین و حکوومەت هەتا ئێستا ڕێسایەکمان نیە حکوومەت چۆن تشکیلەکرێن ئەلێ لە خەڵ خۆی عێراق دەڵێ کورد ئەبێ سەرۆک کۆمار بێ و سونە ئەبێ سەرۆکی پەرلەمان بێ و شیعە بێ سەرۆکی حکوومەت بێ یەکلایەن کرێتەوە با ئێمەش ئەمە ڕێسایەکمان هەبێ یاسایەکمان هەبێ لە پەرلەمانە چونکە مادام ئینتیخابە هەر 4 ساڵ جارێک ئەمە دێ ئەکری هەموو جارە ساڵونی وەک ئێمە چاوەڕێ بکەین و ئەمە بەڕاستی مێژوو ڕەحم بە کەسمان ناکە بە گەورە بچووک کەس ناڵێ ئەو دوو حیزب ئەوە هەمویان ئەوەی ناوی حزب بێ لەو کوردستانە بەرپرسە بەقەدر بەرپرسیارەتی و ئاستی خۆی ئێمە بەڕاستی حەکەممان پێویستە یعنی حەکەمێکی کوردی لە نێو خۆمانە چێە نیمانە
لەبەرەوە لە زۆربەی وڵاتانە چۆن پەرلەمانیان هەیە پەرلەمان بەس نییە لە دوای پەرلەمان ئەنجومەنی دانایانەتەوەیە شیوخیان هەیە ئەبێ ئەمەی کە پێ دەڵێن مەجلیسی حوکەما ئەنجومەنی دانایانێکمان لە هەرێمی کوردستان پێویستە کەس لە قسەی دەرنەچێت کەس لە قسەی دەرنەچێت اینجا لەبەرەوە هەرێمێک درستە چەندە بێتە کوردین ئەو ئەفغانستان لۆیە جەرگیان هەیە شتێکیان هەیە بە ناوی لەوێ جەرگە شتێکە لەم نەوە دانیشن بڕیاری خوانی تیادن کەواتە زۆر گرنگە بۆ ئێمە چونکە ئێمەش ینی چۆن دەڵێت لە ڕووی پێکاتی کۆمەڵایەتیەوە پێویستیمان بە شتێکی وایە لە دەرەوەی ئەو بازنانە ئەوە زۆر بۆ ئێمە گرنگە اینجا لە ئاگدار بین ئەمانە نەکەین ناسنامەکەمان زمانەکەمان لە بینی تعریب و تەغریب تعریب و تەغریب یعنی چی یعنی بە عەرەبکردن و بە ڕۆژئاوایی کردن هەر لەو بینەدا ناسنامەکەمان ئەفوتێ من زۆر لەوە دەترسم بۆیە هەمیشە باسی دەکەم چونکە ئەو سەردەمەی ئێمە سەردەمی تەشکیلکردنەوە و پێکهاتنەوەی دووبارەی ناوچەکەیە هەر وەکو سەردەمەکانی حاجی قادری کۆیی بووە ئێمە لە ئیمە ئەو کاتیش لە ئیمارەتەکانی خۆمان ڕازی نەبووینە لە بابان و لە سۆران و لە بادینان و لە ئەردەلان و لە هیچ ڕازی نەبووینە هەر شەڕمان کردو تا ئەوەی گەشتە ئەوەی کە کەوتینە غەریبی کە کەوتینە غەریبی حاجی قادر ئەو کاتە دەڵێ مەپرسە دەردی غەریبی و لەزەتی وەتەنم ئەوی لە دەستی دەگریام ئێستا بۆی دەگریم ئەتر هەر لە دەستی هەرێم بگرێ بەڵام بەخوا ڕۆژێ دێ دەبێت بۆ ئەو هەرێمە بگری کەوتە مامۆستای بەڕێز وەکو دەرچە وەکو ڕێنمایی وەکو ڕێگە چارە ئەم چ بکەین حتاکو ئەم لە بازنەیەن حەسرەت و پەشیمانیە دەرباز ببین یەکێکیان خودیە یەکێکیان بابەتیە خودیەکەی ئەوەیە کە خوددا فەرمووی وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى کەواتە هەر کەسێک و لایەنێک چاو لە خراپەیە چاو لە یەک نەکەین لە خراپەیە چاو لە یەکتر نەکەین بڵێ مادام من خراپم تۆ بڵێ مادام من خراپم منش خراپە بم ناکرێ لەبەرەوە هەموو چۆن دەڵە دڵسۆزی ڕاستەقینە لەم ڕۆژانەدا دەردەکەوێت زۆر گرنگە دەست پێشخەریمان هەبێ هەنگاومان هەبێ ئەوە کارێکی زۆر چاکە و زۆر باشە بۆیە لە پاڵ ئەوەدا ئەبێ ئومێدیشمان هەبێ ینی دەستی خوددا لە پاڵ وأن ليس للإنسان إلا ما سعى هەوڵی خۆماندا بارودۆخی دنیاش ڕەنگە بە جۆرێکی تر بگۆڕێ ساڵێکی تر و دوانی تر لە خزمەتی ئێمەدا بێت نمونەیەک بە بێنمە لە دوای ئەنفالەکان لەو پەڕی ناومێدی بووین هەشتا دوای سێرەکەی ئەچێت عێراق کوێتەگرێ بەسی دەوڵەتەوە لی دەدەن ڕاپەڕین دروست دەبێت و ناوچەی ئارام دروست دەبێت کەواتە هەمیشە دەبێت ئێمە لە بینی کاری خۆمان بکەین لا يضركم من ضل إذا اهتديتم عليكم أنفسكم لا يضركم من ضل إذا اهتديتم خدا دەفەرمێ ئێوە کاری خۆتان بکەن ئەوانەی دژایەتیتانەکەن زەرر لە ئێوە نادەن بۆیە خدا دەفەرمێ وأن ليس للإنسان إلا ما سعى وكاري خۆمان کرد اینجا لا تدري لعل الله يحدث بعد ذلك أمرا خدا شتێک هەیە اینجا لەبەرەوە یعنی دەڵێن هەر کەسێک کە وەک چۆن ئێستا کۆتایی بەرنامەیە دەڵێ دوا قسە چییە هەر وەکو ئەوەیە کە ئینسان لە سەرمەرگاڵێن کاکە دواوەسیەتە چییە قورئان کەلامی خوددایە دەست پێکا لە فاتیحەوە کۆتایی بەچی دێ بە مەعوذەتەین یعنی لەوێ فێر بین بە خدا دەفەرمێ قل أعوذ برب الفلق پەنا دەگرم بە خودای خاوەنی ڕووناچی من شەڕی ما خەلق لە شەڕی هەرچی شتێکێ لەسەر ئەو زەمینە کەواتە من شەڕی ما خەلق دوژمنی دەرەچیە یەک جار پێویستی بەوەی پەنا بە خوددا بگری بەڵام لە سوورەتی دواترە خوددا دەفەرمێ لە کۆتایی قورئاندا دەفەرمێ لە ئاخری قورئان کە ختمی دەکەی قل أعوذ برب الناس مەلیکی الناس إله الناس سێ جار پەنا بە خوددا دەگری خودای خاوەنی مرۆڤەکان و پەرستراوی مرۆڤەکان مالیکی مرۆڤەکان بەچی سێ جار پەنا دەگری خەتەرە دوژمنەکەی تر من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس كواتە من لە دوو سوورەتی کۆتایی قورئانە کە ختمی دەکەین فێر دەبین خوددا پێمان دەڵێ یەک جا پەنا بە خوددا بگرە لە هەموو دوژمنی دەرەکەی بەڵام سێ جا پەنا بە خوددا بگرە لە مشکلەی خۆتان لە گرفتی کەواتە ئێمە دەبێ لە گرفتەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بترسین لە دوژمنی دەرەکی کەمتر بترسین دەستێتت خۆش مامۆستای بەڕێز زۆر سپاس بۆ جەنابەتە پێشکەشکردنەوەن هەموو ئامۆژگاری و پێش بینیت گەلک جوان بله بینرین هجا وی آواهی هینه دومایا وی خلکی البرنامه بکردی هیویام آوا ام وکملت کرد هف بگرینو بگ و کار بکینو چجار توشی حسرت و پشیمانی نبین خدای مازن مهمیان بپارزیتو توام رواتیجی بپارزیتن صح و سلامت